بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بڵاوبوونەوەی گرتەیەکی ڤیددیۆیی منداڵێکی 10 ساڵ لایەنەیەکی شەوانەی شاری هەولێر کاردانەوەی زۆری لێکەوتەوە دواتر لایەنە پەیوەنددارەکان ئەو یانە شەوانەیە داخرەوە باوکی ڕوبەڕووی دادگا کراوەتەوە لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر مەترسی یانە شەوانەکان و قمارخانەکان لەسەر هەرزەکاران و کۆمەلگا دەکەین و قسە لەسەرەوە دەکەین بۆچی دەسەڵات زەمینەیەکی لەباری ڕەخساندووە بۆ کردنەوەی قمارخانەکان یانەکانی شاوانەوە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و نەخۆشی و دەردەکانی تر کە ئێستا ڕوبەڕووی کۆمەلگا بوونەوە چارەسەرچیەوە دەبێت کۆمەلگا چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانە بکات لەگەڵ ڕێگە بەڕێزان دکتۆر جعفەر عومەر پسپۆڕی دەرونی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە قومریە شێخ محەممەد بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان قسە لەسەرم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونی میوانەکانمان دەکەین کاکتۆر بەخێر بن بەر لەوەی کە بینە سەر مەسەلەی خێزان و پەروەردە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم گرتەیەکی ڤیددیۆی بڵاو بووە منداڵێک لایەنەیەکی شەوانە لە شاری هەولێر تەمەنی 10 ساڵە پارە بەسەر سەماکەرێکدا هەڵدەدات یانە شەوانەکان بە مەترسی دەزانە لەسەر زە لە هەولێر بێ لە سلێمانی هەیە لە شوێنەکانی ترێ مەترسیم وەڵێ دەستان خۆش بێ خۆی چێژ وەرگتن لە ژیانە بەشێکی گرنگە بۆ دەروونی ئینسان و بۆ لایەنی خۆشبەختی ئینسان بەزەم چێژ وەرگرتنانە بە بەپێی شکلتور و تێگەیشتن و ئاین و بیرروباوەڕی کۆمەلگاکان بگونجێنرێت هەندێک بابەت کە لە لای ئێمە ئێستا نوێیە و نامۆیە بم کللتور و کۆمەلگانەی ئێمە لەبەر ئەوەی لە نەریتیشی ترەوە هاتووە هەموو ئەوانەی کە دێت ڕاستوخۆ بەو شێوەی ئەولادەوە بەبێ ئامادەکاریەکی ژنگەیەکی دروست هەمووی زیانی هەیە یەشێک لەوانە ئەو شوێنانن کە بۆ شێوازم ئەوتە بینی نەک ئەوێ ینی خۆ تۆ ئەمان کاڵی فەرمی نییە و ڕسمی نیە و داخرێ جای چەریتر هەیە بم شێوازە چۆن ئەمانە کەشفە بن بەگشتی ئەمانە زیانەکانیان هێندە زۆرە کە سوودیان تیا دەرناکەوێت چونکە ئێمانی بۆ گوتم هەندێک کەسان حەسکات چێژ لە مۆرگێ بەس بەگشتی زیانی هەیە بۆ چونکە یەکەم ئەو کەسی کە لەوێ وەکو کۆیلەیەک مامەڵی لەگەڵاکرێت کە لاشە و جستەی خۆی و ئەو شتی کە هەیەی بەخشە بەوانی تر لە هەموو ڕووەکانەوە بەڕاستی هەر لە لەم سێکە و لەسپیانەکە تاگاتە ئەو دووکە کارێتری لەگەڵاکرێت ئەمە بەسە ئەو کەسە نەفسیەتیشی ئەشکێندرێ مرۆڤ لە سەر شتیشی ئاوا پارە وەربگرێت دوو ئەو کەسانی کە ئەژنەوە بەشی شێن بەڕاستی تووشی هەڵەیەکی گەورە بن کە دوایی پەشیمانە بنەوە لەوانەیە لە داهاتوو کارگەی دەرونی خراپیان لەسەر دروستکە پاشان ئێمە لێر ئێمە یاسا و سیستەم نییە تا مناڵێکی 10 ساڵ و نێوجەوانێک و کە مافی ئەوەی نییە بچێتە ئەو شوێنەوە مافی ئەوەی نییە ئەستەن توانای ئەوەی نییە بتوانێت کارێک لەو جۆرە ئەنجام بکە چێژ لە وەربگرێت چێژیشی لە نابێنێت چونکە ئەو چێژ بۆ چێژی ئەو نییە چونکە مەسائلی ئارەزوو خاڵیکردنەوەی ئارەزوو جارە تەمەنی ئەو نییە ئەم جۆرە کەسانەشی تیەکەوێت هەم لە چێژوەرگر هەم لە چێژبەخشەکەشی تایە بۆی ئەمانە هەمووی قوربانیە توانین بڵێن بە جۆرێک لە دەستدرێژی بۆ سەر مافی مرۆڤ ئەمە ڕوەدا جا کەس کەسانێک تر بۆ ئازان کە ئەمە جۆرەکە لە گەشە پێدانی مافی مرۆڤ و بەرگریکردن لە مافی مرۆڤ و قیچەکە بە ئەوانە هەبێ ئێستا بین ئێمە زیاتر لەوەی کە مرۆڤ چێژی لێ ببینە و مافێکی بەدەستبێنێ بێڕێزی بەنامبەرەکرێت دەستدرێژی ئەکرێتە سەر ئێستا ئەم بناڵە کە لەوێ دەستدرێژی کراوەتە سەر خۆشی نەک کە ئەو کردوێتە سەر کەسێکی تر بۆ چونکە تەمەنی نەشیاوە بۆ ئەو کارە بۆ ئەو کردەوەی نەک لە ئێمە خەڵک وازانن باسی کۆمەلگای کوردیەکەین و کاکە دکتۆر جەفەرەوە دواکەوت کاکەم باسی کۆمەلگای هەموو دنیاکەین تەمەنی کامەڵبوونی پێگەشتنی مرۆڤ بۆ ئەو بابەتانە ئەبێت تێپەڕی بێت لە تەمەنی 15 16 18 بە تایبەتی یعنی بە تەواوی کامەڵ بوو بێ باڵغێکی جەستەیی سێکسی عقلی هەبێت هێشتا مناڵە نیەتی جاتۆ ببینە ئێساوە کەشفە بێ گەر بچی و بنکۆڵیە بکەن و بدۆچنی بۆ بابەتانەکەن من دڵیان دایانتان دەستەکەوێت کچەکە کە ئەو کارە ئەکە کە سەماکە کە چێژە بەخشە بەوانی تر بۆ خۆی لەو تەمەنە نەشیاوە بچووکترە بۆ ئێمانە بەڵێ بەگشتی بۆ زیانی کۆمەلگا شکێتەوانێ وە زەرە دەگەدا لە تێگڕای کۆمەلگاکەی ئێمە بەس دکتۆر بۆچی ئەم ژینگەی ڕەخساوە ئێستا نەک بڵێن لە هەولێر هەیە لە سلێمانی بڵێن هەیە پێش ئێستا لە ناوچەیەکی مەحدود هەندێکیان داخران بڵێن لە سەرچنە بەس لە شوێنی تر هەیە لە شارەکانی تر هەیە ینی بۆچی ینی هەر دەڕەخسێنرێت لەیان دەسەڵاتەوە ینی بازەوەکی ڕەنگە بەرپرس شەریکی تیا بێت هۆکارەکەی چییە؟ لەوە هۆکاری سیاسی و بابەتانی هەیە بەڵام هۆکارێکی بازرگانی گەورەیە چێک لە بازرگانی باشەکانی دنیا ئەو بابەتانە چونکە لەوێ هەر ئەوە ناکرێت پارێکی زۆری تیا سەرفەکرێەوە پارێکی زۆر دەدرێ و لەوانەیە لەوێ مەسەلی قومار و ئەو بابەتانە تیا ئەنجام مەدرێ لەسەر هەر شتێک کە ئەوان ئەنجامی ئەدەن ئەمە بەشیشی ئەو لایەنانە ئەگرێتەوە بەشێکی تری ئاسانکاریەک و کاراسانیەکە بۆ ئەو کەسانێک کە حەزیان بەم بابەت هەیە زیاتر ئەچنە پێشەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێمە بەڕاستی بیرمان نەچێ
ئێمە فراغێکی گەورەمان هەیە لە کۆمەڵگای ئێمە بۆشایی گەورەمان هەیە لە پەروەردەیە یعنی ئەگەرم شوێنانە ئەکرێتەوەوانە گەنجێکە هەموو کۆمەلگا لەمە تێبگە من پێم وایە سۆکاری سەرکیێن بابەتە ئێمەی دایک و باوکان و خێزان و کۆمەلگایە اینجا ئاچینە سەر دەسەڵات ئەمە پێچوان ناکەم لە سۆشتی تراڵێن دەسەڵات بەس لەمە ئێمە ئەگەر ئەمە تاکێک پەروەردەکەین گەنجێک پەروەردەکەین بتوانین فێری بکەین چۆن بتوانێت ئارەسوەکانی خۆی لە هەموو ئارەسوەکانی خۆی خاڵی بکاتەوە نەڕووداوی وەکو ئەمە ڕووداوەکەی سلێمانی ڕووەدا بۆ بە فێر بکرێ ئەم مناڵە ئێمە مناڵەکانمان گەورابن پێگەن هاوسەرگیریەکەن نازانن بابەتی ڕۆشنبیری سێکسی چییە طبعاً پێش ئەوەی ببێ کە تۆزێک ئارەزوویە جوڵە حەزیە جوڵێ و هەلەکەش کراوەتەوە دەرگاکە کراوەتەوە بە نرخێکی گونجاویش بۆ ئەو وەجاری وا هەیە بە ئاسانترین شێوە ئەتوان دەستی پێڕاگە ینی وەگوتممانە هەندێک ناوە کەش ببن بەداخۆ کە کەمینەیە کە نەگە تۆ من کۆڵێکی زۆشتی تر دەسەکە لەبەر ئەمەش هەیە ئێمە فراقێکی ڕۆحی زۆرمان هەیە بۆ شایەکی گەورەمان هەیە لە پەروەردەیە لە کۆمەلگای کوردیە ئەبێ ئێمە بە خۆمانە بچینەوە خاڵیکردنەوەی کۆمەلگا لە بەهاکانی لە بەها باڵاکان نەگۆ بەهانەی خراپە لەگەڵ لابردن و کاڵکردنەوەی مەسائیلی ئاینی زۆر زیانی پێگەاندوین واکەم کەسە هیچ پاڵنەرێکی نەبێەوە مەترسیمان بۆ دروستەکانی باشە ئەم یانانە هەبن یانە بن چیە زەرە دیچە با هەبێ کۆمەڵ خەڵک شێش وەرەگرم نا زیانی هەیە ئێمە بێچێ لە کێشە گەورەکانی کۆمەلگای مرۆڤایەتی لە ئێستا کێشێکی گەوری هەرە گەوری بریتێ لە مادەی هۆشبەر لەو گەورەتر کێشەی ئێمە نەخۆشە گوازراوە سێکسەکانمان هەیە ئەوانە مەزدەر و سەرچاوەیە بۆ ئەو بابەت و گواستنەوانە چکە ئەو خەڵکە هەرەوەنێ سەمای بکە و کۆتایی بە سەماکە بێ هەزارەکە دیتر ڕوەدا ئەماری وەزارەتی تەندروستی شە بوو کە ڕێژەی ئایدز لەم ساڵ لە کوردستانە زیادی کردکەم بەڵێ بەڵام ئەمانە زیاد ئەکە چۆن زیانناکەن تۆ ئێمانە سێکسی گوازراوازای بەستەنها ئایدزمان هەیە دایان نەخۆشی ترمان هەیە کە ڕاستە لە ئایدز مەترسیداتێ بەس ناڕەحەترە لەسەر نەخۆشەکە لەسەر توش بووەکە زۆر جە لەوانە کەسێکی هەڵگر هیچ نیشانەیەکی نییە بۆ دایان ئافرەتی گوازێتەوانە کام ئافرەتانە وەریەگرن و ئەیدن بە کەسانی تر لەبەر ئەمە ترسیانەمان زۆرە وگوتم ئەمە سەرە کێشە بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر کە بۆی کە بێهۆش بێ یا خودت بگاتە جەوێکی خۆش و ئارام بەخشی خۆی زۆر جە لەم شوێنانە بەناو مادەی هۆشبەرە من کە لای مادەی هۆشبەرەکە زیاتر مەی بۆ ئێستا مادە هۆشبەرەکانی تریش بە داخوانە بەردەستن ئەنی ئەمانەش هەموو زیانن بۆ کۆمەلگاکانی ئێمە بۆتم هەموو ئەم فراغانەمان هەیە ئێمە ئەبێ بین سیلسیلە دروستکەین بەڕاستی ئێمە پەروەردە لە هەموو شتێ مهمتر کە دایک و باوکە پاشان کۆمەلگاکە ئێمە کۆمەلگا بەعام ئێمە حەزمان بۆ هەیە ئیمالیەکەن کەم تەرخەمیکەن اینجاچینە سەر سیستەمە حکومڕانیەکە لە ڕووی بازرگانی لە ڕووی سیاست لە هەمووشی خراپترکە حکومەوەی من نەیبینم جاتر ئەوەی کە ئێمە بین لەگدانەوەی بۆگەین ئەم ئایدۆلۆژیە زاڵەیە کە لەناو خەڵکەوە ئایدۆلۆژیە زۆر زاڵ بوو یعنی ئەمیان بە ئایدۆلۆژیای خۆی کارەکە پێی وایە کە ئەم جۆرە لە کارانە سوودی بۆ ئایدۆلۆژیاکەی خۆی هەیە ڕەواجی پێدا بۆی خەڵکێک لە داهاتووە بە دوایکەوە دەنگی پێبایەکێکی تر دژایەتی چی بێسەروبەریەکە بۆی خەڵک بە دوایکەوە لە هەردوو لاوە ئەبینی هەردوو لە بەغاڵە مامەڵاکەن بۆیە لەو بێنای خەڵکێک تیاچێت و کێشە بۆ دروستە بێت دوای دێمە خزمەتت بڵێن خێزان دایک و باوک چی بکەن قمری خان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم لەسەر ئەو بازرگانیکردنەی کە بە ئافرەتانەوە دەکرێت لایەنە شەوانەکان بڵێن یاخود باندی لە فرۆشی بۆچی هەڵوێستەی لەسەر ناکرێت یاخود زۆر جار باز دەکرێتە لە وڵاتانی دراوسێ لە ناوڕاست و باشووری عێراق بە جۆرێک لە جۆرەکان باندی بڵێن بازرگانیکردن بە ئافرەتەوەیە کە دەیانێن بۆ شارەکان بۆ هەڵوێستەی جدی لەسەر ناکرێەوە مەترسیەکانیشی چین ئەم کارە بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم دیارە ئەوەی کە ئەمڕۆ بۆتە جێی مەترسی و نیگەرانیەکی زۆری لە کۆمەڵگەدا دروست کردووە ئەو بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ و بازرگانیکردنە بە ئافرەت و ئێستا ئەوەش تازەترین دیاردەیە بینین بەکارهێنانی مناڵ بۆ بازرگانیکردن بە شێوەیەکی زۆر ناڕاست و ناتەندروست بەڕاستی ئەو یانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و لەوەچێت لە شوێنی تریشەوێ بەڵام ئێمە قسەمان لەسەر هەرێمی کوردستانە مەترسیەکی گەورەن لەسەر ژیاری پەروەردەی تاگ و پەروەردەی خێزان و پەروەردەی کۆمەڵایەتی و ئەزانین کە دروستکردنی ئەو جۆرە یانانە و پەرەپێدانی جۆرێکە لە بازرگانیکردن و برەودان بە بازرگانە گەورەکان بۆ پڕکردنی گیرفانی خۆیان و هەر وەکو ئەو جم و جوڵ و بزوتنەوەی کە لە دوای ڕێنیسانسەوە لە ئەوروپا سەری هەڵدا
و بازرگانە گەورەکان لە پشت ڕەواژدان بوون بە بازرگانیکردن بە ژنانەوە ئێستا خەریکە پەلی کێشاوەتە ناو کوردستان و هەرێمی کوردستان و بەداخەوە کوردستان و شاری دوو شاری هەولێر و سلێمانی بوونەتە مۆڵگەی لەشفرۆشان لە هەموو چین و نەتەوەکان واتە بینی ئەوەی کە لە وڵاتانی تر جێی نابێتەوە و تەنانەت وڵاتی خۆشی و دەری ئەنێ خۆی لە هەولێر و سلێمانی و لە یانەشەوانەکانی ئەو دوو شارە بینێتەوە کە ئەمە خۆی مەترسیەکی گەورە و ئەبێتە هۆکاری مەترسی گەورەتر لە داهاتوودا بەدڵنیاییەوە ئەگەر ڕێخۆشکەری نەبێت و ئەگەر شوێن مەجالیان بۆ نەڕەخسێت ناتوان بەو شێوە ڕەها و فراوانە بێنە هەورێمی کوردستان و ئەو جۆرە مەترسیانە دروست بکەن. تەنانەت جیا لە یانەشەوانەکان قومارخانەکان ڕوو لە زیادبوونە، کافتریاکانی نێرگەلە کێشان ڕوو لە زیادبوونە و ئەوەی بە پێی پێویستیش ڕێگریان لێ ناکرێ بەڵکو و کار ئاسانیان بۆکرێ و مۆڵەتیان پێدرێ. ئەگەر ئێستا بچی لێپرسینەوەیەک بکەی بە دڵنیاییەوە زۆربیان دەڵێن خاوەنی مۆڵەتی یاسایین کە ئەمە ئاشتی کۆمەڵایەتی و بەڕاستی ئاسوودەی خێزانی و کۆمەڵایەتی خستوەتە مەترسیەوە. ئێستا کاتی ئەوەیە کە بە جەماوەری خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بێدەنگ نەبن لە ئاست بەتاڵانبردنی ئەخلاق و ڕەوشتی کۆمەڵگا. من پێچەوانی لەوانەیە دکتۆر ڕائم وابێت کە ئێمە پێویستمان بە تۆخکردنەوەی پەروەردەی ڕەسەن و پەروەردەیەکە پەروەردەی ئاینی هەیە. هەژمونی ئاینی دیارە سنوور و دەستور و بنەمای دیاری کردووە بۆ هەموو لایەنەکانی ژیانی مرۆڤ کە تەنانەت باز لە پەروەردەی سێکسی شەکرێ کە لە زمانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ زۆر بە ئاسایی و بە ئاسانی تەنانەت ئافرەتان توانیوانە بچنە خزمەتی و داوای تەنانەت یا داوای مافی ژیانی خێزانی خۆیان بکەن بەبێ هیچ کێشەیەک. کەواتە پەروەردەی ئیسلامی و پەروەردەی ئاینی هیچ کات ڕێگر نییە لەوەی کە دایکان و باوکان لە خێزانەکاندا یا بەعام کار بکرێت بۆ پەروەردەی ڕاست و دروست و ئاڕاستەکردنی دروستی هەموو لایەنەکانی ئینسان، هەموو لایەنەکانی مرۆڤ. کەواتە هەر وەک ئەزانین ئەمە لە شەڕی بازرگانی و بازرگانیکردن بە مرۆڤەوە بووەتە شەڕێکی ئایدۆلۆژی و ئەم شەڕە ئایدۆلۆژیە بەرۆکی بە کوردستان و کوردستانیان گرتووە و تەنانەت لێرەیە قوربانی و سوتەمەنی ئەو بارودۆخە ئەوەی کە ئەیەوێت لە ڕێگەی برەودان بە کاری نەشیە و یانەی لەشفرۆشی و کافتریاکانی قومارخانەکان ئەیەوێت برەو بە دەسەڵات و برەو بە سیاسەتی خۆی بدات کە ئەمە دژە لەگەڵ هەموو بەها مرۆیی و بەها کۆمەڵایەتیەکان و دژە لەگەڵ سرشتی ڕاستەقینەی مرۆڤ، سرشتی ڕاستەقینەی ئینسان لە ئیسلام و لە ئاینی پیرۆزی ئیسلامە یەکەی خێزان دانراوە بۆ ئەوەی تێیدا سەرجەم ویست و حەز و ئارەزوو و هەست و سرشتی مرۆڤ تیایدا بگات بە ئامانجی خۆی. کەواتە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ ئەیبینین بە هیچ شێوەیەک نە لە خزمەتی تاکایە، نە لە خزمەتی خێزانایە، نە لە خزمەتی کۆمەڵگەیایە، نە لە خزمەتی سیاسەتێکی دروستی وڵاتایە، نە لە خزمەتی برەودانە بە گەشەکردن و پێشکەوتن خوازی و بەرەو پێشچوون، بەڵکو لە خزمەتی بەرەو دواوە چوون و دروستکردنی ژیانێکە خراپتر لە بوونەوە لە حەیوان. ئینسان کاتێک ئینسانە کە سەرو لە غەریزەی خۆی، سەرو لە غەریزەی جنسیەکانی بیر بکاتەوە و بیر لە گەورەی و پێگەی خۆی بکاتەوە، نەگەوەی
تەسلیمی هەوا و هەوەس و ئارەزوو ببێت. بەڵێ سوپاس دەکەم دێم وڵاتە کاک دکتۆر لەسەر قومارخانەکانیش دەمێ سەرنجی بە ڕێزوو هەچنەوە یاسا قومارخانەکان جگەر لە یانە شەوانەکان بڵێ قومارخانەکان کە ئەویش سەرۆت و سامانێکی زۆری خەڵکیان تێدا بەها دەردەدرێ بۆچی ئەوانیش برێویان پێ دەدرێت یاخود ئێستا لە شارەکان هەن ئێستا لە سلێمانی ئەم حاڵەتە بۆ خەڵکێکی زۆر بڵێن ئۆتۆمبیل و دارایی و ئەوانەی لەزداوە بۆی و قومارخانانەوە خۆی قومار ئێمەسان لە زانستی پزیشکی دەرونیە نەخۆشیێکمان هەیە پێڵێن شڵاژانی هۆگربوون بە قومار هەر هەمانە لە شڵاژان دەرونیەکان کە هەندێک کەسەیە ناتوانێت خۆی کۆنتترۆلکە کە قومار نەکە کە بەدوی قومارە نەچێمانە وەکو نەخۆشی سیرەکەن چۆن کەسێک ئالودا بێ بە خواردنەوەی مەی کحول یا ئالودا بە مادەیشی وەکو هیرۆن و حەشیش و تریاکۆ بابەتانە ئێمە ئالوودەبوونمان هەیە بە ڕفتارەکانەوە یەکێک لە ڕفتارەکانەوە ڕفتارانە بریتین لە ڕفتاری وەکو قومارکردن بۆیە بەڕاستی ئەمان هەندێک جار نەخۆشە چاری وایە ئەوانە کە ئەگەرەوە حاڵەتە ئاستە زۆر تون دەکەن یای ناتوانێت بەدەست خۆی نییە بۆ چووکە ئەمانە هەمووی لە سەرەتاوە چێژیشی کاتیانە هەموو شتێکە هۆگرە بە ئینسان پێی دواتر تیاچێت و ناڕەحەتیەکە بە تەکید بدڵنیایی ئەمانە لە هیچ شوێنیشی دنیای حکوومەت و دەسەڵات دامی ئەمانە ناکە وەڕێکەش بم بابەتانە نادا و حەزیش ناکە هەبێ بۆچی چونکە هەموو پارە بەفی ڕۆدانە لە بابەتەیە و هەژاربوونی کۆمەڵە کەسەکە لە نەزانی لە جەهلی خۆیان هەیە دواتر ئەمە دووبارە بێتەوە بەبار بەسەر کۆمەلگا و بەسەر دەسەڵاتەوە بۆی غەڵەتە ئەم بابەتە چۆن ڕەواجی پێدرێ بۆ هەتا دەبێتەوەی تێکچوونی خێزانیش چۆن تێک ناچێتەوە کەسێک کە پارە لە دەست با پارەی نەبێ یاک پارە مەسەلەن بە شێوازێک ئاوا بە ئاسانی دەستی بکەوێت طبعاً بە شتێکی خراپە بەکارێنە قەت بۆ شتێکی سوود بەخش بەکاری ناهێنێ لەبەرەوە هەموو ئەمانە زیانیان هەیە بۆ کۆمەلگاکان بۆ زیادەکە چۆن زیادەکە ئەمە کۆمەلگاکە ئەبینین و واقعی کۆمەلگای کوردی خۆمان ئەبینین کە چێ ڕەواج بەم بابەتەدەوە بۆ ڕەواجی پێدا چکە ئامانجەکە ئەوەیە ئێمە بێهۆش بین هەر شتێک مرۆڤ ئالوودە بکات ڕەفتار یا مادەی هۆشبەر وگوتم ڕەفتارمەد بۆ ڕەفتار چییە؟ جارێ هۆگرەبێ بە سایتێکی پۆرنەوە هۆگرەبێ بە مەسائلێکی یانێک یانێکوانە هۆگرەبیانی و ئالوودەبوون خۆمەرجێ ئالوودەبوون ئالوودا بێ بە مۆبایلەکەیوانە بە سایتێکەوانە بە فەیسبوکەوە بە تۆڕێکی کۆمەڵایەتیوانی ئالوودەبوونی مەوای بازای ئالوودەبوون بەس مادەی حەپێکە دەرمانێکە دەرزیەکە نا هەموو ئەوانە ئالوودەبوونە بۆی ئالوودەبوون لەسەر ئاسی هەموو دنیاە مەشاکیل و کێشەی گەورەی هەیە زۆربەی تێچوونی وڵاتانی پێشکەوتوو بۆ ڕوبەڕووبوونی مادەی هۆشبەرەکانە عفوا ئالوودەبوونە بەگشتی و مادەی هۆشبەر لە ناویانە کە مادەی هۆشبەر و ڕەفتاری جێگرێتەوە لەبەر هەموو زیانی هەیە بۆ کۆمەڵگا یانی ئەم کەسانی کە ئالوودە ئەبن یەکێک لە کێشە سەرنجەکانیان ئەوەیە لە ڕووی کۆمەڵایەتەوە هیچ توانە بەرگی لە خۆکردنیانی و زیانی زۆر زۆریان بۆ چواردۆر هەیە لە ڕووی یاساییەوە کێشیان هەیە لە ڕووی تەندروستیەوەوانە کێشەی زۆریان هەیە بۆیە بنە بارێک بەسەر خێزان بەسەر کۆمەڵگا بەسەر حکوومەتی شەوکە ئەم کەسانە لە شوێنی کارەکەی سەرکەوتو نابێت جگە لە خێزان دوای قسەی بەس حکوومەتیش دەرگای واڵانەکرد و دەسەڵات بۆ قومارخانە بێ یانی شەوانە بێ مادەی هۆشبەریان وەکو پێویست ڕێگریەک دنیا ئێستا زۆر بڵاو بۆتەمەتەسی بۆ ئەمانە پێویستمە بەدەستبیرون یاسایەکی زۆر ورد و ڕێکەیە کە بگونجێ لەگەڵ ئێمەی کووردا ینی ئەم کۆمەڵگەی کوردیە جیاوازە خەڵک ینی زۆر جار کە باز لەوە ئەکەی ئێ باشە بۆ لە فڵان وڵات و لە فڵان وڵات مادەی هۆشبەر بەکارهێنرێ و قەدەغەنی ئێستا بۆ وڵاتێکی ئێران کە دراوسێمانە بەناوی ئیسلاموانە مامەڵاکە خۆ مادەی هۆشبەری قەدەغە نەکردو لە خەڵک بیخوا بەس بەزرگانی قەدەغە کردو ینی وێنێت تۆ بەکارهێنەر بی سزا بدرێ لە عراقاوانیە لە عراقا بەکارهێنەرەکە سزا ئەدرێ ئەم ئەبێ یاساکان وان ڕێک بخرێ گۆڕاوە یاسا تازەکە گەبینی بێتەوە مادەی هۆشبەر گۆڕاوە بێ یاسا دابدرێ بۆ هەموو ئەمانە پێویستمان بە یاسایەکە بۆ خۆمان بگونجێ بۆ ئەم کۆمەلگای ئێمە لەوانەم کۆمەلگای کوردی ئێمە لەگە کۆمەلگای کوردی لە تورکیا فەرقمان هەیە لە ڕووی تێگەیشتن لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی کەسێتیەوە زۆر جیاوازین مرۆڤ بە پێ و ژنگی تیاژی بە پێ سیستەم حکومڕانی ڕابردووی ئێستای داهاتووی هەمووی جیاوازی هەیە بۆیە بەس یاساکان ڕێساکان بە شێوازە دابدرێ کە کۆمەلگاکان بتوانن ئاڕاستەکان بە دروست بێت بەڵێ دەسەڵات ڕووی زۆر گەورەی هەیە لەم بابەتە بۆچی بۆی دەوێت بۆ نمونە خەڵک سەرقاڵی کێشەی کۆمەڵایەتی شتی لاوەکی بێت بۆی درێژە بە حکومڕانی بدە زۆرێک لە دەسەڵاتەکان ئەو هەدەفە بەکاردێن زۆربەی لە زۆربەی دنیا وایە تۆ دەسەڵات بۆی بتوانانی بمێنیتەوە بێ خەڵکی لە بەردەستایە کە ئاگای لێ نەبێ نەیەوێ بگۆڕێ بە دوای ئەوە نەچاریکە کەسێک ئالوودە بێ یعنی کەسێک ئالوودەی هەرچیەک بێ هەموو خەمی چێ لە ژیانی یەک هەمی هەیە یەک خەمی هەیە یەک ئامانج و یەک شت هەیە بە دوایە بچێ ئەو ڕەفتارە ئەو مادەی دەست بکەوێت ئیتر چۆن دەستی ئەکەوێ بەچی دەستی ئەکەوێت کەی مهم دەستی کەوێ ئەگەی لەوە نییە ئەمە وڵاتەکەی بەرەو کوێ ئەڕوا باگەی لەوە نیە کە ئەمە زانکۆکانی وێران بۆ پەروەردەی نەماوە سیستەم نەماوە دەسەڵاتی وی تێک چوە ئەگەی لەوە نیە کە وڵات داگیر کرا بەدەست خۆت نەماوە ئەگەی لەوە نیە نە بەس مادەکە کە مادەکەی دەستکەوترەوە سوکونایی خۆی بۆ دێ لەبەرەوە هەموو خەمی نامێن لەبەرە
بێتە زیانێکی گەورە بۆ کۆمەڵگاکاندا ئەمە هەموو دنیا ڕوبەڕووی مادی هۆشبەرە بێتە تازەترین لە وڵاتی ئەوروپی جگەرەکەشانە قەدەغە کردەوە بۆ جیلەکان یعنی ئەمە هەموو دنیا ڕوبەڕووی بێت ئەگە وڵاتان دنیا پێیان بکرێت هیچ وڵاتێک حەز ناکە خەڵک مادی هۆشبەر بەکاربێنێ هیچ حکومڕانێک نییە ئەوان توش بوون یعنی ئەمە کێشەکەی ئەمەیە ئەوان تووشی کێشەیەکی گەورە بوون ئێمە لێن کێشە گەورەکەی قۆزینە ناو وڵاتی خۆمانە بەبێ گوێپێدان بەناوی مافی مرۆڤ و ئازادی و یەکسانی ئەم بابەتانە و کۆمەڵێکشمان هێناوە بۆ وڵاتە وازین ئەمە چاکەکەیە کێشەی ئەم وڵاتی ئێمە ئەوەیە لە ڕووی حکومڕانە من باسەکەم ئەو شتانەی کە لەوەیە ڕووکەشەکەی لێنین بۆ لای خۆمان ئێمە یاسایەکمانە پێڵەن یاسای شێتی ئەوەیە تۆ چی ئەو شتی کەسێکی تر کردوێتی تاقیەکەی توێنیتە وڵاتەکەی خۆت جێبەجێکە لەسەر کەسێک کردوێتی تۆژێکی ناپرسی ڕێگاکەی چۆن چۆ بۆ ئامانجە گەیشتو ئەمە تێناگەین چۆن ئەوان پێشکەوتن ئەوان بۆ پێش نەکەوتن نادیان هەیە هەرگیز بۆ پێش نەکەوتن خەڵکی مادەوەش بەکارنە قەت بۆ پێش نەکەوتن یانیان هەیە بۆ قوماربازی بۆ قومارکردن هەرگیز ئەسڵەن ئەوانە زۆر کۆن هەیە بۆ ئێستا کەم بۆ تۆکو نییە زیادی کردبێ ئەوان بۆ پێشکەوتن عەقڵیان بەکارهێناوە گەنجەکانیان هانداوە بۆ بتوان توێژینەوەکەن پارەیان بودجە ئەدا بۆ توێژینەوە کاریان بۆ ڕەخساندن هەڵی کاری بۆ ڕخسێنە پارەی پێدا بۆی بتوانێت بخوێنێ بۆی توێژینەوەی هەبێ بۆی داهێنان کە بۆی بتوانێت مۆبایلە دروستکە بۆی بتوانێت قەڵەمە چۆ پێشکە ئەوە پێشمانەخە ئەمە بکەین ئەوانە هیچمان بۆ ناکە بگرە بە زیانمان پێگەێنێ ئەمە زانین ئەمە وڵاتانی ئەوروپایە با بچین بزانین ئەوان بە دوای چاچ بزانین یاسا لە بواری چادانێن هەر وڵاتێک کە زۆر پێشکەوتەوە بۆی بکرێ ئێستا بە ئاسان ئەو یاسایانەی کە لە ئیسلامە هاتەوە جێبەجێەکە بۆ قەدەغکردنی مادەی هۆشبەر هەر زۆر بە شانازی شەوەیەکە بۆ چکە زیانی هەیە یعنی ئەگە سوودێکی هەبێ مادەی هۆشبەر قومار ئەم بابەتانە پاشە وڵاتانە خۆیان گەشەی پێدەن نەخێر هیچ سوودێکی بۆ هیچ کەوتەی تاکێکی نەتاک نە کۆمەڵگا نە حکوومەت نییە بەس ڕەنگە دەسەڵاتی گەندەڵەوەی بوێ دەسەڵاتێکی گەندەڵ بەڵام دەسەڵاتێک کە بیەوێ خۆی بهێڵێت ئەوانە ئەو شتێکە وازە خۆ ڕوونەمی بینیم بۆچی ئەو بۆ ئاراستانە سپاس دەکەم دوای لەسەر بیرمان لەسەر پەرۆدەکەش قسەکەین قومری خان سەبارەت بە ئافرەتان یعنی پێ دوای ئەوەی کە لە بەتایبەت لایەنە شاوانەکان دەیبینین ئەو باندە لەشفرۆشیانەی کە پێشتریش باندی لەشفرۆشیات بوو لە وڵاتانی دراوسێ لەوێەوە دەستگیر کران سزادران بڵێن گەورەترین سوکایەتیە بە ئافرەتان و ڕێگەرێکی ئەو تۆژ نییە لێپرسینەوەیکی ئەو تۆژ نییە بەڵێ لە ڕاستیە خزانی ئافرەتان بۆ یانە شەوانەکان و ئافرەتان بە بازارکردنی جەستەی ئافرەت گەورەترین تاوانە کە بەرامبەر بە ئافرەتەکرێت و لەو لێرەدا ئافرەت بەهای خۆی لە دەستەدات لە هەموو ئەو ڕۆڵانەی کە خی پەروەردگار کاتێک وەکو ئافرەت خوڵقاندی پێی بەخشی کە ڕۆڵی هاوسەرەتیە و ڕۆڵی دایکایەتی کاتێکە چووە یانە شەوانەکان کەواتە ئەو ڕۆڵانەی لێ ئەسەندرێتەوە چونکە نەئەتوانێ هاوسەرێکی باش بێت و نەئەتوانێت دایکێکی باش بێت کە ئەمە خۆی لە خۆیە بێبایەخکردنی ئافرەت و بێبایەخکردنی پێگەکەیەتی چ لەسەر ئاستی خێزان و چ لەسەر ئاستی کۆمەڵایەتی هەروەکو ئامارەکانی وڵاتانی ئەوروپی و زۆربەی وڵاتان ئەومان پێ دەڵێ کاتێک ئافرەتان لە تەمەنی گەنجی و هەرزەکاریدان بڵێن مشتریان هەیە یا بڵێن بازاڕیان هەیە هەروەکو ئەوانەی کاچنە یانە شەوانەکانە بەڵام دوایی کە ئەو تەمەنە تێئەپەڕێنن و ئەتوانم بڵێم جوانی جەستەیان نامێنێ یا تەمەنیان لەگەڵ ئەوەیان ناگونجێ بێ خانەولانە ئەبن بێ شوێن ئەبن بێنەوە و بێوەچە ئەبن واتە شوێنێکیان نییە کە خۆیانی تێدا ببیننەوە کەواتە ئەمە خۆی لە خۆیدا دابەزاندنی شەعنی ئافرەت و دابەزاندنی کەرامەتی ئافرەتە و دابەزاندنی نرخی ئافرەتە لە ئافرەت خاوەنی بایەخ و بەهایە ئافرەت خی پەروەردگار کە خەلقی کرد پێگەیەکی گرنگی پێداوە پێگەی گەورەی دایکایەتی و پێگەی بەهێزی هاوسەری کەواتە بە بەکاڵاکردنی ئافرەت و بەکارهێنانی هەروەکو ئەوەی دوای بزوتنەوەی فێمینیستیەکان سەری هەڵدا بەتایبەت لە دوای بزوتنەوەی ڕادیکاڵ فێمینیستی ڕادیکاڵی ئافرەت وەکو کاڵا وەکو ئەبزار بەکار هات کە سەرمایەدارەکان هاتن بە سوود وەرگرتن
لە ئافرەت لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی ئەو توانایی کە هەیەی سەرمایەکانی خۆیانیان زیاتر و زیاتر کرد. بۆیە ئێستاش هەر ئەوەی کە لە کوردستان هەیەوە لە زۆربەی وڵاتانی تریش کە هەبووە هەر یەک لەو یانە شەوانانە دیارە کەسێکە یەکە خاوەنداریەتیەکە یا چەندین کەسن کە خاوەنداریەتیەکەن و لەسەر کەرامەتی ئەو ئافرەتە لەسەر جەستەی ئەو ئافرەتە لەسەر پێگەی ئەو ئافرەتە گیرفانەکانی خۆیان پڕەکەن و دەبنە بازرگانێکی گەورە و بازرگانێکی جیهانی. ئیتر ئەمە لە پشتی ئەمەشەوە دیارە گەورە بازرگانی تر هەیە کە کار لەسەر ئەم بابەتانە ئەکەن. بۆیە زۆر بەداخەوە ئێمە لە دوای دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی خۆمان بەداخەوە ئەوە پێگە و ڕێز بوو کە درا بە ئافرەتان کە زیادکردن و گەورەکردنی یانە شەوانەکان بوو کە من بە تەسەوری من ئەوەی کە ئێستا هەیە قەت پێشتر نەبووە و نەبینراوە ئەو ژمارە زۆرەیانەی شەوانە ئەو ژمارە زۆرەی ئافرەتی بێ ئەخلاق و بێڕەوشت وە لەش فرۆش و ئەو ژمارە زۆرەی باوەشکردنەوە بۆ ئافرەتانی تری حتانەتەوەکانی تر و وڵاتانی تری دراوسێ کە لە کوردستان و هەرێمی کوردستان خۆیان نەبیننەوە و لەسەر سکی و پارەی ئەو میلەتە بەڕاستی شاباشەکرێن و دەوڵەمەندە بن کە ئەمە پێشێلکردنی مافی ئافرەتانی کوردە و پێشێلکردنی مافی ئافرەتانی پاک داوێنە و پێشێلکردنی مافی ئافرەتانی قوربانی جەریمەکانی تری ڕژێمی پێشووە ئافرەتانی کیمیاباران و ئافرەتانی بەجێماوی ئەنفال کە ئێستا بێخانۆلانن بەڵام خاوەنی عیفەت و پاکدامەن. باشە دەسەڵات بڵێن دەسەڵاتداران لە هەردوو دەڤەرەکە چیان دەزەکەوێت لە نێواڵاکردنی شارەکان بە ئەو جۆرە قومارخانە بێ یانەکانی شەوانە بێت پرۆژی هاوردەکردنی کولتوری دیکە بێت چیان دەزەکەوێت بۆچی ینی زەمینیان خۆش کردووە؟ لە ڕاستیە هەر کاتێک لە هەر بقعەیەکی زەمەنیە دەسەڵات ویستبێتی بمێنێتەوە و خۆی برەو بە دەسەڵات و بە حکمی خۆی بدات میلەتەکەی خۆی بێهۆش و بێ ئینتیما کردووە جا بە هەر شێوازێک بێت. یەکێک لەو شێوازانە بێ ئینتیماکردنی گەورەترین سامانی وڵاتە کە گەنجانە پاشان لە ڕێگەی ئافرەتانەوە پلانەکان و پیلانەکان جێبەجێ کراون بۆ لە ناوبردننی ڕەسەنایەتی ئەو گەلەوە ڕەسەنایەتی ئەو میلەتە زۆر بەداخەوە ئەوەش ئێمە خەریکە لە کوردستانە بەدیەکەین. بەڵێ بەڵێ ئەی سەبارەت بە ئەو پرسەی کاتوتە مەسەلەی جێندەر و ئەو مناقەشەی کە دروست بووە ئەو ڕووداوانەی کە ڕووداوی بڵێن تون و تیژی بێ کێشەی خێزانی بێ ڕوودەدەن وابەستن بە هاوردەکردنی بەشێکی زۆری وابەستن بە هاوردەکردنی ئەو مەسەلەی جێندەروانە؟ بەڵێ دیارە بابەتی جێندەر و بابەتی هاوردەکردنی بابەتی جێندەر بابەتێکی نوێ نییە و ئەوە تا لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە ئەو بابەتە ئیشی لەسەرەکرێ و بابەتێکە دیسان جارێکی تر بۆ برەودان بە مەرامە بازرگانی و بەرام بە سیاسیەکان ئەم بابەتە برەوی پێدرێ و کاری لەسەرەکرێ. جێندەر بەڕێی من دژە لەگەڵ فیترەتی مرۆڤ دژە لەگەڵ فیترەتی ئافرەت و دژە لەگەڵ سرشتی ڕاستەقینەی ئافرەت و جێندەر دژی خێزانە دژی کۆمەڵگەیە و ناتوانێت پارێزگاری لە مافی ئافرەت و مافی خێزان بکات. هەروە کەزانین ئێستا نەتەوەیە گرتووەکان بە پلان و بە بەرنامە ئیش لەسەر ئەو بابەتە ئەکات کە بێبایەخکردنی سرشتی ڕاستەقینەی مرۆڤ و لایەنی بایۆلۆجی مرۆڤە و ئەیەوێت برەو بەوە بدات کە بەڕێی ئێمە دژی دەقی قورئانی پیرۆز و دژی بنەما شەرعیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە کە خوای پەروەردگار لە چەندین ئایەتە تەرکیز دەکاتەوە لەسەر بوونی ڕەگەزی مێ و ڕەگەزی نێر
لە بوونی بەشەرا و لە بناغەی دروستکردنی کۆمەڵگەی بەشەریە بەڵام لە بابەتی جێندەرە هەموو جۆرە جیاوازیەکان ڕەدەکرێتەوە بەڵکو باز لەوە ئەکرێت کە ژن یا هەر مرۆڤ هەستی بەچی کردەوە ئەوەیە ئەو فیتڕەتە سەرەتاییەی کە خۆی پەروەردگار لەسەری خەڵق کردووە ئەوە هیچ بایەخی نییە کە ئەمە دژە بە سرشتی مرۆڤ و دژە بە بەها ئاینیەکان و دژە بە شریعەتی ئیسلام و ئەمەش جارێکی تر پشێوی گەورەی لە کۆمەڵگەکانە دروست کردووە و ئێمە ئاسەوارەکانی ئێستا لە کۆمەڵگەی کوردیا خەریکە وردە ئەبینین و دەرەکەوێت کە ڕێژەی تونند و تیژەکان و شێوازی تونند و تیژەکان ڕوو لە زیاد بوونە چونکە بابەتی یەکسانی مطلق هاتۆتە ناو کۆمەڵگەی ئێمەوە کە بە هەموو شێوەیەک لەگەڵ بنەما ئاینی و شەرعی و بەهاکانە ناگونجێت. بەڵێ سوپاسان دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەینە وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی ئەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسینینی دامێکی لێیاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کە دکتۆر بینە سەر بەڕست باست لەوە کرد کە فەراغێکی گەورەی پەروەردەییمان هەیە لە خێزانەکانە ینی دایک و باوک دەبێت چی بکە ینی ڕۆڵەکەی چیە کوێوە دەست پێ بکەین و ئەگەر هەبێ فەراغی بەڕێز. بەڵێ کاحکیم من ئەم بابەتە لە هەمووی پێگرنگتر قسانی پێشون زۆر پێگرنگتر چون قسانی تر دووبارە بوون دەست خۆش بە بەرنامەکە زۆر گرنگەوەی کە بەلای ئێمە گرنگە پەروەردەیە. جا خاڵک زۆر هەری خاڵی سەرەکی گرنگ لە پەروەردەیە ئەوەیە کەی پەروەردە دەست پێکە لە دوای ئەو لەو گرنگترەوەی چێ بەرپرسە لە پەروەردە. ئێمەی دایکان و باوکان بەرپرسین لە پەروەردە. یعنی ئەگەر مەناڵێکی من هەڵەیەکی کرد هەڵەیەک لە ڕووی لەفتاری هەڵسوکۆتی بەرامبەر بە کۆمەڵگاکەی بەمەرجێک نەخۆشیێکی دەرونیان ڕەوشتی نەبێ کەسێک نەبێت گرفتی هەوێنی ڕفتارێکی هەڵەی کرد ئەوە بەرپرسیارەتەکەیکەن بۆ دایک و باوکی. ئەمە مەسائلێکی دووڕوونە بێ بیزانین من ناڵەکە مەگەلادەر بێ شەڕەنگێز بێ فڵان بێ وتم نەخۆش نەبێ ئەوە بەرپرسیارەتەکە لە دایک و باوک لەبەر دایک و باوک بەرپرسی یەکە من جا ئەم بەرپرسی یەکەمی کە دایک و باوکەتی ئێستا دایک و باوک خۆیان پەروەردە ناکەن ئەمە مشکلە گەورەکەیە. لە بچووکیە مناڵەکانمان داوەتە دەستی ئایپاد و مۆبایل و تەکنەلۆژیە خۆیان بۆمان پەروەردەکەن شتە بینێ دیمەنە بینێ تێکەڵی شتی سێر و سەمەرا بین ئەترسێ شتێکە بینە کە نامۆیە بە کللتورەکەی خۆی و نامۆیە بە کەسێتی خۆی بۆ بە مرۆڤایەتی چونکە هەموو شتێکی تێ ئەم تۆڕە کۆمەڵاتی
پاشانەی دێنە دەست قوتابخانە وازە ئیتر کە دامان نارمانە مەکتەب و خوێندنگا پەروەردەی تیاوێ پەروەردە لە ناو خوێندنگا ڕوو نادا ئەنێ بێ بدەکبک لەمە ڕوتیا بگە پەروەردە نەماوە لە خوێندنگە فریان ناکە خەتای مەکتەب و سی نییەوە بڵێ مامەساکە خراپ نەکە مامەسای چاکەیە منهەجەکە چاکە بەس سیستەمەکە فریایەوە ناکەوێ تەلەبێ بچێت بەس فێرکردنە ئێ باشە مەداوانە دەست خوێندنگە دامان دەسەوە بەرەڵامان کردو مناڵەکان ئەمە کێشەکەیە بێمە دایک و باوک بڵێن ئەم مناڵە ئێمە بە پرسیارین قسەیەکێ دووبارەیەکەم و 100 بارەشێکەمەوە دروستکردنی منداڵ ئاسانە دوو کەس بەیەکەوە شەوێک گەخەون کاتێک گەخەوە مناڵێک دروستەوێت بەس پەروەردەکردنی ئیشە گرنگ و قورسەکەیە یعنی زۆر ئاسانە دروستکردنەکە بەس پەروەردەکردنەکە قورسە بۆی بە دایک و باوک بگەڕێنەوە سەر ئەو بابەتی بڵێن ئێمە بەرپرسین و هەڵەکانیان دان پیانن دەستکەن بە پەروەردە ئەو کاتێ مناڵەکە لە سکیدای شاتی دەستی پێ بکات بە پەروەردە کە هاتە دەرەوە یەکەم ڕۆژتاوە کۆگاتەوە ڕۆژی پەروەردەکە چییە زۆر قوڵە ماوە سەحەکی باسیێن خاڵی گرنگەکە بەس گرنگتیش توێت دایک و باوک بێ بزانن ئەوان بەرپرسن بزانن کە مناڵ هاتە دنیاوە ئەخ دکتۆر جعفەر وڵی مناڵ لە دایک بێ بیر نازانێت وەڵڵا ئەیزانێت مناڵ کە گەیشتە لە دایک بوو دۆ شت فێرە بێ هەر لە یەکەم ڕۆژ دووەم دەیەم پیسم لە دووەم مانگەوە ئەزانێ ڕفتارەکان وەرەگرێت چۆن فێرنە ئەمە هەیە لە سەرەتەوە دەستکەن بە پەروەردە لە چی بکەن لە پەروەردە یەک خەڵ زۆر ئاسانترین وەڵامەکەی ئەوەیە ئەبێ ئەرکی دایک و باوکی خۆیان جێبەجێکەن ئێرکی دایبابی چێرکی دایبابی زۆر ئاسانە یعنی ئەفان تێگەن قورسە بەڵام وەشەکانی دایک و باوک ئەبێت سەرپەرشتی مناڵەکەیان کەن چاودێری مناڵەکەیان کەن پێداویستە دەرونیەکان پێداویستە جەستەییەکانیان بۆ دابین کرد نابێت بهێڵە مناڵەکان پێداویستی بە شوێنی تر هەبێت ئەبێ دایک و باوک کات با بە مناڵ ئەمە نایدێن ئێمە کاتمان نێ بۆ مناڵ ئەبێمە کاتمان هەبێت بۆ مناڵەکان ئەبێ لەگەڵیان نابژین ئەبێ لەگەڵیان نابین لە بچووک تا گەورە بە تەمەنەکەی خۆی کەسێک کە بێتە نێوجوانێ ماڵە تەواو گەورە بۆ پیا بۆ وازی لێنین ئەو کاتی زۆر پێویستە ئەبێ ئێمە پشتیوانی مناڵەکانمان کرد بێ بەردەوام چاودێریانکەین دەستمان پیانەوە بێ لەگەڵیان نابین ڕێیان نیشان بین چێ لە دایک و باوکدان شێڕێ مناڵەکەی نیشان بە پەروەردە بە ئامۆژگاری ناکرێ پەروەردە بە ڕێنیشاندانە من ئەڵم مۆبایل خراپە بەس خۆم هەر خەریکی مۆبایلم ئەڵم ئایپاد خراپە خۆم خەریکی ئەوە منڵم سەیری ڤیدۆ فلیممەکە خۆم سەیری ئەەکەم من خۆم ئەڵم درۆکردن خراپە ئەڵم درۆی فێر ئەەکەم ئەمەیە پەروەردەکردن ئەبێ ئەمە بە دوای ئەمە بچینەوە ئەگەر بڵام حەلی ئەم وڵاتانەی ئەمە غیری پەروەردە شتێکی ترمان نییە غیری پەروەردە مەگەر شۆڕشێکی کودەتایەک بێت ئەوەش هەموو قوربانی و بینیمان بەهاری عەرەبیمان بینی کە بەرهەمەکەیمان بینی زۆر خراپتر بوو لە بەڕاستی لەوەی پێشووی خۆی لەبەرەوە نەخێر بەس پەروەردەکردنە من تکام وایە دایک و باوک بکەنە سەر پەروەردە من ئەگەر وڵێ دوو تۆزە کەناڵەکە تەواز بێنە لە سیاسەت و لە مابتوون پەروەردەی خەڵکن ئەمە گرنگترە بەڕاستی مرۆڤ بتوانێت پەروەردەیەکی کە تۆ بە جوان بارت هێنا نەی شەوانە ئەیبا بۆ خۆی نە قومارخانە ئەیبا بۆ خۆی نەمادەی هۆشبەر ئەیبا بۆ خۆی نە هیچ کەسێک دەتوانێت بیخەڵەتێنێ لە داهاتووشە مرۆڤێکی سوود بەخشە بێ بۆ کۆمەڵگاکەی لەبەرەوە ئێمە ببین ئەم دایک و باوک بێ ئێمە ئەمە بکەین واز بێنین لە بابەتی تر و مناڵەکەمان زۆر بەلامانەوە گرنگە مناڵەکەمان بە زمانێکی بیانی قسە بکە هەڵێن پێمان گرنگ نیە مناڵەکەمان ڕەفتاری جوان بێ زۆر پێی گرنگە هەندێک سەما هەندێک ڕەفتارەکە پێی گرنگ نییە کە مناڵ ڕەوشتێکی جوانی هەبێ کە میوانەکات بە خێراتنی کە ڕوویەکی گەشتە بەرسی دروست بە شازێکی دروست ماوە لەگەڵاکە دەرەجە بەرزەکەمان پێ مهمە ئەوی ترمان پێ مهم نییە نەخێر ئەبێ من مناڵەکەمان فێرکەین کە هاتەوتی باوکە سەم هێنا دایکە سەم هێنا بڵێن ئافرین بەس لەوە مهمترەوەی کە تۆ ڕەوشتی جوان کە تۆ بە ئەخلاقی کە تۆ ڕێزی کۆمەڵگاکە ڕێزی خۆتەگری سوودت بۆ کۆمەڵگا هەیە منە ئەمانەی پێویست ئەمە پەروەردەیە جا پەروەردە کڕۆکی ئیشەکەی ئێمەیە هەموو شتێکە گرێتەوە ئیتر لە مناڵێکی 2 ساڵ پەروەردی جیاواز لەگەڵ نێوجوانێکە جا ئەمە کێشی کۆمەڵگەی ئێمە ئەوەیە ینی کەگەینە نێوجوانە ئیتر باش بەزەم پێویستی بە خولبینین و دایکوە خولبینی کتێب خوێندنەوە خولی پەروەردەی ئەمانەی پێویستی پێ هەیە زۆر گرنگە جا بڕۆ بخوێن بڕۆ سەرنج بە لە خوێنەرەکانی ئێمە خوێنەری جدیمانە خوێنەری کۆمەڵ قسەی نووسراومان هەیە کەسمان نێ خوێنەری کتێبی جدی بێ کە دەگمەنمان هەیە دەگمەن من دڵنیاتەکەم دەگمەن کەسێک ببینی خوێنەرێکی جدی بێ بچە کتێبێکی پەروەردەی بخوێنێتەوە پەروەردەی ماڵەکەی چونی بەڕێز دەبێت دایک و باوکی بخوێنێت ئەو شتی لەسەر سێ لایەن زۆر ڕۆڵی هەیە لە پەروەردەی ئینسانە دەروون ناسی کۆمەڵ ناسی ئاین ئەبێ ئەم سێ ڕێگایە وەربگرێ بە ڕێواشەوازە دروستەکەی خوێنەوەی لەم بوارانە هەبێ دەرونی مناڵ چییە مناڵ چۆن تێگا چۆن هەستەکانی چۆنە هەڵچوونی چۆنە چۆن کۆنتۆڵی عواتیفەکانیەکە ئەمانە بنیانی دەرونی مناڵەکەی کەسێتیە هەست و سۆزەکانیەتی هەموو ئەمانە دەرونیە کۆمەڵایەتی لە ڕووی پەیوەندیکردن لەگەڵ خەڵکو بیردۆزە کۆمەڵایەتەکە کە واکە مرۆڤ چۆن کۆمەڵایەتی بێ پاشان ئاین کە سنووربەندێکی دروست بۆ ئینسان دروستەکە و ئاڕاستیشی ڕێکی غەریزەکانیەکە
ئەم سێلایانە زۆر گرنگە جاییتە کتێبە پەروەردەکان بخوێنێتەوە خول ببینێ دایان کۆڕ و سیمینار و محازەڵاتمان هەیە لەم بارەوە کە خەڵکی دەتوانێت سوودی لێوەربگرێ بە ئاراستە دروست دەکەی بۆی بێ ئێمە بەدوای ئەمانە بچینەوە جای ترێک سەر تەکنەلۆژیا بێ هەرچی بێت لە ڕووی دینی لە ڕووی قیاسایی لە ڕووی دنیایشەوە مەسوولی مناڵ دایک و باوکە مناڵە تاوانێ بکات دایک و باوکماگەن کرێ قەت ناڵە وەرە مۆبایلەکەی بۆ بێنەوە تەکنۆلۆژیاکەم بۆ بێنەوە لە فلان سایتەوە وەریگر لە فلان قیانە وەریگر کەسە پرسیارە ناکات کەسە دینیەوە بژیرێ بڵێ وەڵام بڕۆ فلان مامۆستای مدیرەکەی مەکتەبەکە نایکا دایک و باوک بەرپرسە ئەمە لە یاساییە لە کۆمەلگا شاوایە من تۆ کێشێکمانە مناڵە کێشەیە بێ هەر لە دایک و باوکە پرسینەوە لە ئاینەکەشە هەروایە ئاینیش مەسوولیەتی داوا دەست دایک و باوکەکە لەبەرەوە نابێ هیچ مبەڕێرێک بێنینەوە هەڵەمان هەیە هەمومان هەمانە بەس باشتر وایە بە ڕێگا دروستەکە بڕۆین مناڵەکان بخینەوە لای خۆمان سەرپەرشتیانکە پەروەردەیانکرد نەهێڵین کەس بۆمان پەروەردە بکە ئەمە ڕێگا ئەسڵەکەی و ڕێگا تەواوەکەی ئەوە مەسەڵ عەجیب جا ئەمە لێزانیە بێ بەڕاستی من ئەڵێم ئەگەر دایک و باوکێک هاوسەرگیریان کرد ژن پیاوێک لە کات هاوسەرگیریان کرد بێ خودیان بۆ بکەینەوەوانێک بۆ پەروەردی مناڵ فێرەکە چۆ پەروەردەی مناڵەکە لە باقی ڕابردۆم باگیان کردم بۆ سیمینارێکی لەو شێوە وتم باسی پەروەردەی مناڵ کردن دکتۆر فەرهەنگی گواستنەوەی مثلا ئەو ژن و گریب و زاوایەوەتم جەوە زۆر باشە کتێبێک شمێ پەروەردەی بە دیاریدان پێیان تووشم باسی پەروەردەم بۆ کردن ئێمە هیچمان نەکردو جار دەستگیران نارین ئێستا مهمە چونکە بێ یەکەم جا دایک باوک خۆیان بگۆڕن من دکتۆر تۆڕم من کەسێکی مثلا زوو هەڵەچم من فلانم هەبێ خۆی بگۆڕێ پێ لە یەکەم شت دەوێت جارە تۆ خۆ بگۆڕ چونکە تۆ مناڵ دروستکەی مناڵ داوا بۆ یەکەم شت خۆیان بگۆڕن اینجا توانن پەروەردە دەکەن بۆیە لێو ساتەوە هەبێت دەست پێ بکەین جا ئەمە ڕۆڵی تۆیە وەکو میدیاکارە دەتوانی ڕۆڵ تەبێ ڕۆڵی ئەو ڕێکخراوانەیە ئەتوان ڕۆڵی زۆر گەورانە بە لە جیاتی کۆمەڵی خودی ناپێویستکەی کاتەوە بۆ خەڵک کە سوودی نییە ئەم خولانەی بۆ بکاتەوە بە دایک و باوکان بانکە هاوسەران تازە هاوسەران بانکە کۆیان کاتەوە پێویستی بە باوەڕکەن ئەمە زۆر گرنگترە لە مادە ینی ئەمە گرنگە بگاتەوە خێرخوازانە پارەی مەدەرێ ئاڵتوونەکە بکڕ و نەزانم ماڵی بۆ مەکە فێریکە چۆن پەروەردەی مناڵەکەی بکە چونکە جاری پەروەردەی مناڵەکەیکە مناڵێکی ساڵح و سوود بەخش بۆ کۆمەلگاکە دروستەکە بۆی ئەرکی هەمومانە هەر کەسە لە شوێنی خۆی بتوانێت پەروەردەیەکی دروست بۆ مناڵەکان سوپاس دەکەم دێمەوە خزمەت خۆمەری خان سەبارەت بە ڕێکخراوەکان ڕێکخراوە ئیسلامیەکان تا چەند گرنگیتان داوە بەلایانی پەروەردەیەوە چەندە لەمە دوای دەرکەوتنی کۆمەڵی ڕوودا و زیاتر گرنگی بەسەر لایانی پەروەردە یاخود خوڵ هەیە بۆ ئەوانەی کە تازە دەستنە ژیانی هاوسەر یاخود بۆ دایکان و باوکان یاخود بەعام لەسەر چەندە وەکو دکتۆر ئاماژی پێدا لە مەسەلە پەروەردەیە کە دووبارە پێداچوونەوە بکرێ بەڵێ من پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە من تاکید لەسەر چەند خاڵێک دەکەم یەکەم پەروەردەی ئەمڕۆ تەنها دایک و باوک نین بەڵکو لە پەروەردەیە بێجگە لە خێزان جاری وا هەیە پێک هاتووە لە دایک باوک خوشک برا گەورەتر خێزانەکە گەورەترە باپیرە داپیرە کە هەر یەکەیان ڕۆڵێکی تایبەتیان هەیە لە پەروەردەکردن و ئاراستەکردنی مناڵ پاشان ژینگەی دەوروبەری قوتە منداڵ کە خوێندنگە پێکاتەکانی خوێندنگە کە مامۆستایە و سەرجەم پێکاتەکانی خوێندنگە بەڕێوەبەر و ئەوانە خاڵێکی تر هاوڕێ کە ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە پاشان منهەجی خوێندن و منهەجی پەروەردەیی بە تایبەت چەندوانەیەکی پەروەردەیی وەک ئاماژەی پێدا دکتۆر تەکنۆلۆژیا چەندە تۆ توانیوتە کۆنتترۆلی ئەو تەکنۆلۆژیایە بکەی کەمە ئەگەڕێتە بۆ ڕۆڵی دایک و باوک بەڵام کاریگەری هەیە لەسەر پەروەردە و ڕاگەیاندن بە هەموو ڕاهەندەکانیەوە کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر ئاراستەکردنی منداڵ و ئاراستەکردنی پەروەردەی منداڵ و بەتایبەت لایەنە فکریەکەی و لایەنە دەرونیەکە بۆ منداڵ تەنانەت لایەنی جنسیش کاریگەری ڕاگەیاندن زۆرە هەر ئەوەی کە باسمان کرد تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئێمە وەکو ڕێکخراوە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دیارە پلان و بەرنامەمان هەیە ساڵ بە ساڵ بە پێی ئەو واقعە کۆمەڵایەتی و پەروەردەیی کە ڕووی لە کۆمەڵگەکەمان کردووە ئێمەش کار و بەرنامە و پلانمان هەیە بۆ پەروەردەکردن چ لەسەر ئاستی منداڵان چ لەسەر ئاستی گەنجان کچانی گەنج بە تایبەتی و لەسەر ئاستی هاوسەران کە خول و کۆڕ و سێمیناراتمان هەیە بۆ هۆشیارکردنەوەیان و ئاراستەکردنیان بە شێوەیەکی تەندروست چونکە ساڵ بە ساڵ
واقعە کۆمەڵایەتیەکان و واقعە خێزانیەکان و واقعە پەروەردەیەکان گۆڕانکاریان بەسەریەت بۆیە بەپێی ئەو واقعی کە ڕوو لە کۆمەلگاکە ئێمەش پلان و بەرنامەمان هەیە بۆ پێگەیاندن و تێگەیاندن و هۆشیارکردنەوەی خێزانەکان و هۆشیارکردنەوەی تاکەکان و بەتایبەت پێگەیاندن و ئاراستەکردنی توانای کچانی گەنج بۆیە ئەرکی هەموو لایەکە کە ڕۆڵی سەرەکی خۆی ببینێت لە ئاراستەکردنی دروست وە تەندروست وە پەروەردەیەکی ڕاستی تاکەکانی خێزان و تاکەکانی کۆمەلگا. بەڵێ سەبارەت بە پەروەردەگەر بە کوتی وەڵام دەیتەوە باسی پرۆگرامی خوێندنش کرد. بەیسی بڵێن زیاترکردنی پەروەردەی ئیسلامی بەیاخوێدانی مامۆسای تایبەت من لە قوتابخانەکە ئەگەر ئەم پەروەردەیە بۆ خۆی جێبەجێ بکرێت چەندە گرنگەوە دەبێت هۆی کەمکردنەوەی ئەو ڕووداوانەکە ساوانەیەکی فەرامۆشکراوە بە کورتی بێ سپاس دەکەم. لە ڕاستیە ئێمە هەروەک گوتمان منهەجی قوتابخانە و مامۆستا ڕۆڵی زۆر سەرەکی هەیە لە پەروەردەکردن و ئاراستەکردنی قوتابی ئەوەی کە مامۆستا بە تەلەبەکەی ئەڵێ من خۆ مامۆستام و زۆر ئەوە 30 ساڵە لە بواری پەروەردە ئیشەکەم بەڕاستی گەورەترین کاریگەری و ڕاستە و خۆترین کاریگەری هەیە لەسەر قوتابی و منهەجی زۆر گرنگە یعنی ئەو منهەجە بە ئەو منهەجە پڕ لە زانیاری ئاینی و بابەتی ئاین بەتایبەت ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی زۆربەی خەڵکی کوردستانە پێویستە زۆر بە وردی و بە زۆر بە داڕشتێکی جوان و بە قۆناغ بە پێی پێویستی قۆناغەکە بە منداڵەکە بگات چەمکە جوانەکانی پەروەردەی ئیسلامی و ئادابی ئیسلامی پێویستە لە ڕێی منهەجی پەروەردەیەوە بەتایبەت لە ڕێی بابەتی ئاینەوە بەتەلە بە قوتابیان بگات بۆیە ئێمە جەخت لەوە ئەکەینەوە کە چاکسازیەکی تەواو لە پرۆگرام و منهەجی پەروەردەیە بکرێت بەپێی ئەو دیڕاساتانەی کە هەمانە هەندێک لە منهەجە پەروەردەیەکان ناگونجێن لەگەڵ قوتابی ئێمە و لەگەڵ ژینگەی ئێمەدا بۆ نمونە من دەرس بە مناڵەکە مەڵێم 3-4 لاپەڕە گرنگی بە ئاینێک دراوە کە ئەم قەناعەتی پێی نییە ئەڵێت باشە دایە من چۆن ئەوە لەبەر بکەم خۆ منەزانم ئەوە هیچی ڕاز نییە وانە کەواتە بەپێی ئاینەکەی خۆی ئەبێ منهەجەکەی بۆ دابرێت ئەبێ داڕشتنی بۆ بکرێ و ئەبێ تەنزیم بکرێ بۆیە هەڵوێستەی جدیمان هەبوو لە پرۆژەی پەروەردە لە هەرێمی کوردستان چونکە پێمان وایە تێبینیمان هەیە لەسەر هەندێک لە مادە و بڕگەکانی کە لەگەڵ واقعی پەروەردەی کۆمەڵگەیەکی موسڵمانە ناگونجێت بەتایبەت ئەم هەوڵانەی کە ئێستا هەیە کە بۆ نمونە لەسەر ئاسی خوێندنی باڵا یەکەی جێندەری دانراوە لە زانکۆکانی هەرێمی کوردستان و خەریکە شۆڕیەکەنەوە بۆ ناوەندەکانی تری ئامادەی و بڵێن ناوەندی کە ئەمە خۆی لە خۆیدا هەڵوێستەکردنە و مەترسی هەیە کە ئێستا ئەوەی کە ئەزانین هەوڵەکان لە ڕێی ڕێکخراوەکانەوەیە کە فەندیان لە ڕێکخراوە بیانی و نێودەوڵەتیەکانەوە و لە بەشێک لە وەزارەتەکانی هەرێمەوە وەرگرتووە. سپاس دەکەین کاتمان نەماوە دکتۆریان زۆر بە کوتی سپارەت بە کاتی دایک و باوک بۆ مناڵ بۆ پەروەردە سەرڕای مەشغەڵەت بۆنە ڕۆژانە کۆتاقسەمە بێ بەڵێ وەکو کۆتاقسە و ینی چەند کات پێویستە بەپێی تەمەن بۆ نمونە بۆ پەروەردە بۆ ینی بۆ پتەوکردنی خێزان وەکو کات وڵی پێم خۆشێک دوو خاڵتە ڕوونکەمەوە وەڵامی شتە دەمەوە ئێمە دوو شتمان هەیە جیاوازی لەو دوانە بکەین من باسی بەرپرسم کرد لە پەروەردە هەرگیز ئێمە ئەڵێن دامەزراوە پەروەردەیەکان دوو جۆر دامەزراوی پەروەردەیەمان هەیە ئەمە خەڵک با لەمە تێبگە دوو جۆر دامەزراوەکمان پێ دامەزراوی پەروەردەی ڕاستەوخۆ هەندێکمان هەیە ناڕاستەوخۆ ڕاستەوخۆکان بریتە لە دایبا خێزان و خانەوادە سیستەمی خوێندن و پەروەردە لە ڕەوزە و هەتاوە کۆگاتە زانکۆکان و لەگەڵ یا دامەزراوە ئاینیەکان ئەمانە ڕاستەوخۆن هەندێکی ترمان هەیە ناڕاستەوخۆ پەروەردەمانەکە وەکو ژینگە وەکو هاوڕێژ ڕاستەوخۆی وەکو ئەو ژینگی کە تیاژن وەکو تەکنەلۆژیا چونکە ڕاستەوخۆ نایە ئیشەکەی ئەو نییە بەزەمان ئیشان پەروەردەیە لە پرسیاری ئەوەی دوو پرسیار دوو هەڕەمانەیە هەڕەم ینی بەمانەی بەرزی لە لووتکەی هەڕەمی بەرپرسیارەتی پەروەردە دایک و باوکە کەس ناتوانێت بڵێوانی ئەگەر کەسێک بڵێ دایک باوک پەروەردە پرسی پەروەردە نییە ئەو کێشەکەی ئەم وڵاتیانە ینی زۆر بەمە وازە ئێمە بەپرز نین
ئەبێ جێکردن بەرپرسی پەروەردە دای بابە تا بێتە بێت لا دایانین بەس چێ کاریگەری هەیە لە ئێستاە لەسەر پەروەردە لە هەڕەمی کاریگەریە بەڵە تەکنۆلۆژیا لەسەر هەموو هەڕەمەکانەوەی واضحە ئەمە گرنگە خەڵک لەمە تێبگە ئەبێ ئێمە بین لە کاریگەریشا بینە سەرەوە هاتووی لە خوارەوە بۆیە پەروەردە تێک چووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم سەبارەت بۆی بەڕێزە کات بە مناڵ سەرای ئێستا مەشغەڵەتی زۆرە بەڵێ ینی بەلای کەمەوە هەموو مناڵێک ئەبێت کاتێکی پێ بدرێت کە گونجاو بۆ تەمەنی خۆی بۆ نمونە مناڵێکی ساوە ئەبێ هەموو کاتەکانی دایکی بۆ مناڵە بێت مناڵێکی ساوە تا کاتە تەمەنی ساڵ چکە پێدای سەبای لە جەکانی لەگەڵیاتی پاشان تەمەنەکەی تا گەورەتر بێ بەشێک لە کاتەکەی کەمە بێت و چکە بەشێکی کاتی بە خوێندن و بەشتی ترەوە ڕوە بەڵام نابێ ئێمە بەدوانێ بگۆڕێ لەوانە جاری وابێ هەم ڕۆژەکە لەگەڵ مناڵەکە تاوی کاتش کاتی بە کەمتر بێ لە تەمەنی ساوای و لە تەمەنی نەوجوانێ زۆرترین کاتی پێویستە منداڵ ساوایی بنەوەجوانی زۆرترین کاتی پێویستە لەگەڵ یابین بەردەوام بین دایک و باوک بەیەکەوە هەردووشیان ئەمە ناکرێت لەوە باوکە و کوڕەکە لە باوکەوە نزیکە و کچەکە لە دایکەوە ناشتی ئەمە زۆر مەترسیدارە بێ دایک و باوک هەردووشی بێکەوە بەشدار بێ هەرێکە و شوێنی خۆی هەیە هەرێکە بە پرسیارەتی خۆی هەیە لە پەروەردەکردنە لەبەرەوە نابێ بڵن کاتێکی بۆ دانێم لەوڵا بێ دایک و باوک 2 ساعتی بۆ دانێ نەخێشتی وابان نییە بەزەبێ ئێمە و مناڵە بەردەوام لەگەڵ من جارێ بەس چاودێریەکەی سەرنج بە من لە میوانیە باشە بێ مناڵە چاودێری مناڵەکەم کەم لە میوانیە بزانم مناڵە چیەکە چی ناکە خۆمە کاتم پێداوە بەڵە کاتە بزانم مناڵەت چی لەگەڵ چی چێتە دەرەوە هاوڕێکانی چی ئەمە کات پێدانە قسم ماوە قسەی زۆر گرنگە کورتی بێ سوپاس دەکەم ئاجا من پێشنیازم هەیە بۆ بەڕێستان بۆ هەموو کەسانی خاوەن پیا من یەکەم بینم لە سوۆشال میدیاکانتانە تیکتۆکتان نییە سناپچاتان نییە کوایی شتێکی واتان نییە یەکێک لە هەڵە گەورەکان ئەوەیە کە بەڕاستی و خەسان خەڵکانێکی خاوەنی پیا من لەم شوێنانە دوورن پێویستەکە و خەڵکە بچێتە ناو شوێنانە چونکە گەنجێکی زۆری تایە پێویستی بە هاوکاری ئێمەیە پێویستەکەی ئەمە بچینە ناویەوە خاڵێکی یەکەم خاڵی دووەم بێ دامەزراوەکان ڕێکخراوەکان مؤسسەکانوانی خۆیان بە دڵسۆز دەزانن واز لە گلەیی بێن چارەسەر بدۆزنەوە شوێنێک بدۆزنەوە بۆی ئەو گەنجانە حەز و خولیە و ئارەزۆکانی خۆیانی تا خاڵیکەنەوە لە هەڵپە لە هەڵچوون لە تێگەیشتن زۆر جعفەر عمەر هەروەها خومریە بەرزەنجی سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ ئەوی بینەرانی ڕە سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ